انجاك اليوم قبول أكن اليوم قبول ناكن كيف خوتانا هر جنێک ماڵە غەزورانی خۆی خۆش بوێت دەلالەتەکە لەسەر ئەوەی عاشقی پیاوەکەیەتی و هەر پیاوێکیش ماڵە غەزورانی خۆی خۆش بوێت دەلالەتەکە لەسەر ئەوەی کەوا عاشقی ژنەکەی خۆیەتی. دائما دڵم سەغڵەتە، دائما دڵم تۆندە، هیچ هیلات هەیە زیکری خۆش زۆرەکەم. ئەمە پەیوەندی بە خۆتەوەیە. ڕاستێکی من نازانم خەفاو نهێنیەکانی تۆ چییە، نازانم ئەسرار و شاراوەکانی تۆ چییە لە ژیانتە، نازانم چی هەیە لە دڵتا، معاناتێکت هەبێ نەتوانیت کێشەیەکت هەبێ نەتوانی حەلیکەی، مشکلەیەکت هەبێت یعنی چۆن بڵێ بۆ چارەسەر نەبێت. ئەمانە هەمووی دەورە بینی، ئەمانە هەمووی فاکتەرن بۆ ئەوەی هۆکارن بۆ ئەوەی تۆ تووشی خەفەت بیت. بخوای مامۆستا مشکلە هەیە مەسەڵەن مشکلە بەس یعنی ئێستا من بینم نییە لەگەڵ ماڵە خەزورم، دایما هۆشم دەڕوا بۆ ئەوان ئایا من گوناهبارە بم. خوشکە بەڕێزەکە مەزانی چۆنە یەکەم سەریکە تۆ کە کێشەت هەیە لەگەڵ ماڵە غەزورتا ئەوە بزانە یەکێک لە نیشانەکانی دڵتەنگی تۆ ئەوەیە باشە، چونکە کە سەیریکە اینجا ئەوە عادەتەن با من یەک شتان پێ بڵم ئەنجاکە لێم قبول ئەکەن لێم قبول ناکەن کەیفی خۆتانە. هەر ژنێک ماڵە غەزورانی خۆی خۆش بوێت دەلالەتەکە لەسەر ئەوەی عاشقی پیاوەکەیەتی و هەر پیاوێکیش ماڵە غەزورانی خۆی خۆش بوێت دەلالەتەکە لەسەر ئەوەی کەوا عاشقی ژنەکەی خۆیەتی. ئیتر ئەم معادلەیە سەریکە هیچ کەسێک ناتوانێت دەستکاری کە ئەمە یاسایی یاسا. ئەگەر تۆ پیاوەکەی خۆت خۆش بی و عاشقی پیاوەکەی بیت ئەبێ عاشقی دایکیشی بیت، ئەبێ عاشقی باوکیشی بیت. ڕاستە بۆ نمونە ڕەنگە ناکۆک بی لەگەڵیانە نەگونجەی لەگەڵیانە عمومەن وایە، یعنی دایکی مێردەکەی تۆ یعنی ڕەنگە تەمەنی 6 ساڵ بێت 55 ساڵ بێت 70 ساڵ بێت بتوێت لەگەڵ عەقڵێتی خۆتا بەراورد دیکەیت و هاوتەری بیکەی غەڵەتی. خوشکەکەم تۆ لە سەردەمێکە ئەژیتەوە تا تقریبا بەرەو سەعاتێکە چێت تا ئیسا تۆ نەخەوتویتە، بەڵام ئێستا ئەو پرخەی خەوی دێت بە ئەو بێت تۆ سەعات حوتی بەیانی هەستا بێتی هەموو ئیشەکانت کرد بێت، نانت کرد بێت، ناوماڵت پاک کرد بێتەوە، چێشتت بۆ نیمەڕۆ حازر کرد بێت، خۆت ئامادە کرد بێت، بەڵام لای تۆ هێشتا کە تازە گەرمەی خەوە. تێگەیشتی؟ بۆیە ئەم دوو عەقڵێتە ئەگەر تۆ بتەوێ وەکو ئەوکەی وەکو ئەو نابی. بەڵام مدارات خوشکەکەم شتێکمان پێ هەیە ئیدارە یعنی چی؟ یعنی بەڕێوەبردن و ژیان بریتیە لەم بەڕێوەبردنە، ژیان بریتیە لە مدارات ئیدارەکردن. تێگەی ئێستا بۆ نمونە من 2500 کەس ئومەتێکە کاکە شارێکە بەدیار منەوە دانیشتووە بتوێنێتەوێ من مدارات کەم لەگەڵ ئەم کەسانی کە دێنە مای لە خزمەتیان هەموو قساکەم. هەیە بۆ نمونە درێژێکاتەوە مەسئلەکە، هەیە قسەی ڕقەکا و ئەڕوا، هەیە ڕخنەیەکە درێ و ئەڕات، ئەبێ من هەڵکەم ئەزانی چۆنە ئەبێ جەسەدی خۆم ڕۆحی خۆم وان ڕابێنم لەگەڵ هەموو کەسێکا هەڵکەم. بە تایبەت مادام تۆ زەواجت کردووە مەسەلەی دایک ئاگار لێبێ هێڵی سوورە لە لای پیاو، باوک هێڵی سوورە، برا هێڵی سوورە، خوشک هێڵی سوورە. یعنی تۆ هەوڵدا خوشکەکانی بکە خوشکی خۆت، براکانی بکە. من ئێستا ئەزانم تۆ ئەزانی ئەڵێ چی؟ ئەڵێ مامۆستا باوەڕکە وەکو دایکی خۆم ڕێزم لێ گرتووە، وەکو باوکی خۆم ڕێزم لێ گرتووە، وەڵڵاهی وانیە، وەڵڵاهی وەکو دایکی خۆت ڕێزی لێ بگرە وەڵڵاهی لەسەر سەری داد ئەنێ، وەڵڵاهی وەکو باوکی خۆت ڕێز لە غەزورت بگرە لەسەر سەری داد ئەنێ. باشە ئەوەی کە بە دایکت ئەیڵێیت بە چی پێڵێن ئەوەی لە دایکی قبوڵەکەی لە خەسووتی قبوڵەکەی حتمما قبوڵی ناکەیت. بەخوا مامۆستا قبوڵم کردووە، من ماڵی خۆمە من حەز ناکەم یعنی تۆ جواب دەیتەوە. عمومەن ئەو قسانم جەنابەت پێویستە دەرسی لێ وەرگریت. بەرحاڵ یعنی یەک لە کێشەکانی دڵتونی دڵسەقڵەتی جەنابەت ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا کێشت لەگەڵ ئەوانە هەیە، بۆیە هەوڵدە کێشەکانت بمێڵە و من ئەوەش دووبارە ئەکەمەوە هەر کەسێک عاشقی پیاوەکەی خۆی بێت کێشە لەگەڵ ماڵ غەزورانیا دروست ناکە. هەر پیاوێکیش عاشقی ماڵی سەیرکە عاشقی ژنەکەی خۆی بێت کێشە لەگەڵ ماڵ غەزورانیا دروست ناکات. ئەو دەڵێن بە هیچ شێوەیەک نابی هاتووت چۆمان بکەی. ئەوە ئەزانی چۆنە سەرەتا کێشەیەک ڕوویداوە، ناحاڵیبوونیەک هەبووە، خەلەلێک هەبووە لە بەینتانە، والحاصل ئەمە ئەبێ سڵح بکرێ و چارەسەر بکرێ و کۆتایی پێبێت و سڵح و خەیر. دەڵێن سوندمان خواردی ئایا گوناهبارە من کە ئێمە ئاش بینەوە؟ طبعا نەرە والله، یعنی پیاوەکەشت قسە ناکات؟ هەردوو لامان. یعنی پیاوەکەشت لەگەڵ ماڵی دایکە بینی نییە؟ لەگەڵ دایک و باوکی بە، لەگەڵ براکانی تەنها، لەگەڵ خوشکەکان، چونکە دائیمان ماشەڵڵا کچەکانمان زۆرن کێشیان هەیە. خوشکەکەم من داوای سڵحتان لێکم، خوای گەورە داوای سڵحمان لێکا، والصلح خير وأحضرت الأنفس الشح وإن تحسنوا وتتقوا فإن الله كان بما تعملون خبيرا. لصلحة
لە سڵح ئاشتەوایی هەیە، لە ئاشتەوایی خۆشببختی و بەختەوەری هەیە، بەڵام لە قسە دابڕان و لە شەڕ و لە دەنگە دەنگە دڵتونی و کێشە و مەشاکیل هەیە. بۆیە ئافەتی عاقڵ ئەبێت خۆی هەستێت ئیشەکان تەرتیب بکات، ئەوەی بەژن ئەکرێ بە پیاو ناکرێت. کورە من هەمیشە ئەوە وتووە کچینە ئێوە عاقڵ بن، عاقڵ ینی باوەڕتان هەبێت کورد هەنێ قسەی هەیە زۆر یەک لەوانە فەرمن هەر ژنە و ئەتکا بە پیا و هەر ژنیشە لە پیاوەتی دەخات. باشە سەرەتای هەموو کێشەکان کاگەڕێیتەوە سیرەکەی ژن دروستیەکات و چاکردنی ئەو کێش و مشکیلانە شەرە بێژن چاکیکات، ئەوە یەقینت هەبێت. هەروەکو دوو ژنونی و تەلەفونەکە و هەڵگرە یەک نامەیەکی ئاشتەوایی و خۆشەویستی بۆ خوشکەکانی بنووسە، بۆ براکانی، بۆ دایک و باوکی. کورە بۆ دایکی بنووسە دێم قاچە ماچەکەم، دەست ماچەکەم، تۆ دایکی منی، بە قوربانی ڕوحە بم. باشە چوار و شەوا بۆ غەزورە بنووسە، بۆ براکانی، بۆ خوشکەکانی بنووسە، بڵێ ئێوە تاجی سەرن. خەڵک پیان ئەڵێت دش، بەڵام من ناڵێم دش، من ئەڵێم خۆشەویست، حەز ئەەکەم بێمە خزمەتان. ئەوە ڕابردوو بوو، کۆمەڵێ شت هەبوو ڕووی داوە، پێویست ناکات ژیان بریتە لە مردن و لە فیراق و لە دابڕان. یعنی کۆمەڵێ وشەی جوان هەیە بینوسە، با بە خەڵکێک هەیە لە کۆمنتە ئەوە نشتی جوان بۆ خەڵکە نووسەیە کەچی لە ماڵەوە بۆ خۆی کێشەی هەیە، ئەوە نشتی جوان بۆ برادر و کەسو ینی کەسوکارەکەی خۆی ئەنووسێ، بەڵام لەگە کەسوکاری پیاوەکەیە کێشەی هەیە. تێگەی بۆیە ئەم حەقد و ڕقا کۆتایی پێبێنن. کاکە ژیان کەی بەشی ئەوەکە من هەستم ڕقم لە تۆ بێت وەسی ڕقت لە من بێت. ژیان بەشی ئەمە ناکات. کاکە ژیان بە ئاشتەواییەوە خۆشە.